سڵاوتان لێبێت لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم. ئەم جارە هاتوینەتە دهۆک. لێرە دکتۆر خەلیل غازی دۆسکی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەیەک لە سنووری پارێزگای دهۆک میێوانی منە. چەند پرسیارێکی ئابۆری ئاراستە دەکەم، دواتر ڕوبەڕووی پرسیاری خەڵکی دەکەمەوە. أسهب جينا دكتور خليل غازي دوسكيما. دكتور خليل غازي قالك باشا بو من عيولي من واكيد يجيك بو ناحية الشولي سيبهر وقتي بو شولي بيا وقالك كيف ما تهتن وأبش كارا يا ربي وفأبش ولا يا ربي وأم قالك حس كان إن شاء الله يسار كفتي بتشولي خذا وبنسبته ومالج قالك باش بو من عيولي من وسيبهر شولي ويجيك بطلبة ويبين وبخاندنا ويبي وبعلمي ويبي إن شاء الله سركفتي بظلام. اسكتشا مظنيا دكتور خليل غازي دوسكيما اگر بابا من هذا هالبجردن بو لجنة آبوري لعراقي هي دارم او ريكي ندت وموتشي فرمانبرين كردستاني خلكي كردستاني خلكي ما بهت برين لبغداد. اسفوار خليل غازي ما كتشاويانا ويما بابا من وكي كساي نوفي كمال جهدا کسایی گله که خودان شانه و دوشتن همیشه شانت خوب کار بینتن دهاری کاریا خلقی بکتن و بشتن مفتوانه نبرزبن الپارلمانتاری عراقی. دکتۆر خەلیل غازی دۆسکی بەڕێستان مامۆستای زانکۆن باشە بۆچی بەلای تو کامیان گرنگترە یان دەنگ زیاتر بۆ تۆ ئەهێنێت دۆسکیەکە یان دکتۆرەکە؟ وڵا یەک تمامکەری ترە هەرێک تمامکەری دیەش بەرکۆ دووسکی بوو نیاسینەیە و مامۆستاژی بۆ پێگەهەیە. بەڕێستان پسپۆریەکەتان لە بواری ئابووریە چی دەکەن لە بەغدا بۆ ئەوەی جارێکی دیکە دەست بۆ قوتی خەڵکێرەمی کوردستان نەبردرێت؟ داکو کێل مادن دستوری یدگرێدای مافن شایستێن دارایی فدرالیا ئەنکو فدرالیا و پارێزگەهێت نەفدرالی بسەر حکومەتا فدرال بە تایبەت بوومە حکومەتا بۆ وڵاتیان هەرێما کوردستانی هەمی شایستای نوێن دارایی و مافی وان دستورینە بەش حکومەتا فدرالی ئەمانە مافی دەستورین بەڵام چی دەکەن بۆ ئەوەی جارێشکە دەست بۆ قوتی خەڵک نەبردرێت موچەی فەرمانبەران نەبڕدرێت پشتی هەرێمی کوردستان چیتر لە بەغداوە دەستی بەسەردا نەگیرێ و بۆ هەرێمی کوردستان نەنێردێت چی دەکەن بۆ ئەمانە ڕوونەدەنەوە؟ تویا پروژه مهبه ما پروژه میتین پروژه یاسایت این برگه تین تویا بچند ناف پروژه یاسا بودجه دا کو چه تفسیرت جدا لی نه نکرن بو مافین هریمه صباحی پشتی تیتا مصادقه کرن بیشن ما بستا ما في خال ابا و تویا خالت واضح بن خالت بودجه دا همی دیار بن کو مافین ما یت دستوری یاسایت دا شکلکی گرکی آشکارا و شفاف تداد دیار بنده که همین دما وقتی سرپیچک سر مافد ما بتکرین ما محکمه فدرالیه هی امشین پیشترم چشانه هبونه؟ بله ماده غامز بیت و دیار نبیت و هر یکو با کیفی خوی تفسیری با بکات؟ بله و که بودجه 2018 تدا هبون بابت وقتی سلفه دانا بون نه وقتی پشکا بودجه کاتو بله نکده دیو لناگر امانه دوباره ببنوا؟ اوقات شانت مداوت از کم و ده بردام جی چه اگه است لجنا دارایی دابون اکید ده کاری من سرکی اوید. باش. یەکێکی تر لە کێشەکان ئەوەیە بۆ نمونە بودجە پەسەند دەکرێت بەڵام لە ئەمری واقعا و لە ڕووی جێبەجێکردنەوە جێبەجێ ناکرێت. باشە پێشتر تەنانەت فەرمانبەرێک توانیوێتی لە نێو وەزارەتی داراییە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوەستێنێت. ئێوە دوای پەسەندکردنی بودجە لە بواری جێبەجێکردنا چی دەکەن؟ چ فشارێک دەخەنە سەر حکوومەت بۆ ئەوەی جێبەجێ بکات؟ آخر بابەتên سیاسی گەلە جارات زاڵن سەر بابەتên ئیداری و یاسایی تایبەت البەغدا بەس وەختێ بودجە نویساراوێ ئان نویساناوێ وەسا بیتن کو تەفسیرە جدا تێدا هەبن وی دەمی دێ فەرمانبەرێکشت ڕاوەستینتن و تایبەت ئەگەر ئەو فەرمانبەر هێزەکە میلیشیاتیان هێزەکە سیاسی پشت ڕابیتن
و دەسەڵات هەبیتن و سەرۆکی وەزیران نەشت بڕیاری جێبەجێ کرد ئەوە بابەتێکی دیە ئەوە تویا دەسەڵاتە سیاسی یا هەرێمێ مای خودوان باش ئەگەر فشاری سیاسی و هێز ئەمانە بۆ منە زاڵ بن بەسەر یاسایە کەواتە بوونی یاسا چییە؟ آخری یاسا حتان مانایەک بۆ یاسا دەمێنێت کە جێبەجێ نەکرا و ڕێکەوتنی سیاسی و یاخود سەربازی لەسەر ئەمانەوە زاڵ بن؟ آخر ئەس بینیم کو ئەف جارە چۆنا بەغداش هەمی جارێ دی گرنگترە هەژبەر کو وان چەند ساڵت بووی گرنگەکەی لە چییە بۆ نمونە؟ گرنگیات وەرە وا چەند ساڵت بووریدا تایبەت پشتی 16 ئۆکتۆبەرێ شێوازێکی دیە بڕیاردان البەغدای هاتیەکن ئەو ژی شێوازی زاڵبوونێ ئەو سازان و ئەو بەری وی دەمی بەری 16 ئۆکتۆبرە تڤیا لێکتە گەهشتن هەوایە نەبوو زۆرینە و کەمینە نەبوو سازان هەبوو تفاق هەبوو لاینە سیاسی سەر هەمی بابەتە نوکە زۆرینەترین تەخواری و دەنگی دەتن بابەتێ حتا ئەگەر دژی مەژی بێت بابەت تێتە پەسەندکردن ئەوە ئەوێ جارێ لاما ئەم پێز بچین حتاکو بشین ئەم ڕێگەریە وی شێوازێ ڕێبەبرنێ و ئیدارەکردنە پێشتر بەهێز نەچوونە؟ پێشتر جاران اتفاقێکە سیاسی هەبوو سازان هەبوو ناوبەینا کوتلێت سیاسیت هەرێما کوردستانی دەسەئۆیت بەغدا وی دەمی هەمی بڕیارێت پەرلەمانی پێش 16 ئۆکتۆبەرە دیف پێی اتفاقێت هاتەکردن یعنی سازان ستەت هاتەکردن و یاسا پەرلەمانە عێراقی هاتنە دەکردن نوکە شێوازێکی دیبەری وا ساڵێت چوێ یعنی وان 4 ساڵێت دومایشکە زۆرینەترین تەخواری و بڕیارە دەت و وەکو بڕیارە دەرکردنە هێزن بیانی نە کورد نە سنە نەتڕینشتی بوون و بڕیار هاتە دەرکردن خۆت وەکو دکتۆر خەلیل هیچ پرۆژەیەکت هەیە تایبەت بێ بە بودجەوە؟ من جگە لە ئێستا پارتی لیستی هەیە کە دەچێتەوە بتە فراکسیۆن لەوانەیە ئەجندای کاری خۆی هەبێ ئێوە چۆن خۆت پلانت هەیە؟ من پلانا من بابەتێ تەکنیکیە بوو جێ پتر vedigirit بابەتێ گەشەکردنە ئابووری vedigirit بابەتێ ڕاستیژی خاڵاسیەک و گەرە گرنگل دەف من گەشەکردنە کەرتێ تایبەت بوو دابینکردنا دەلیڤên karî تایبەت بوو گەنجا دەرچوێن زانکو خودان باوەرنامە ji ber ku sîstemê karî li Iraqê yê wisa nîne ku taybet û Kurdistanê jî ku bişêt xudan bawernaما werbigîrît yani delîvên karî an ku muessesat û şerîkatê me heykelê wayê wesane ku PTV bi xudan bawernama naket îla projeka kêm tiviya ev heykele bête guhartin heta ku bişên genca wergîn ya dî ji bilî ku ev karkerên biyanî zor tên delîvêt karî wergirin tiviya bacı serzêde bin tiviya pitir asteng û bêne peydakirin û xelkê me jî bête handan şûl biket yani xu yani nerawastît heta şûleka îla sedased ئەمانە پلانی تۆ؟ belê ji bilî ku planêt wekû bêjin girêdayî darayî ve babetê şayistên darayî gelek xalet li awazê dît name hene nav budceyê de her sal derbaz dibin و ez vêrê nizanim kan ittifaqa siyasî ye yan jî nezanîna teknîkî ye li wêrê em nizanîn babetê qerzên nêvdewletî babetê geşepêdana deverêt hemî devera ji bilî ku dervê budceka taybet e hey bû geşekirina deverên hemû deverên Iraqê ihtimale ez vêrê yani min wekî bêjin قلقك هاي الفيريك و بابت الفيري ما في المتين خارج بليكو باش اما بلاني توي بله بليكو بس بور خالك هاي سرجميريا گشتي حطانو كنات جا بساريكم لسر بابت اماده كدو بوسي سرجميري ناكريت هۆکارەکەی ئەوەیە کە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان دیاری نەکرێت بە تایبەت لە پێدانی شایستەکانی هەرێمی کوردستان ئەو بەێ ئەو ڕێژەی سەدا حەفدان هێنا سەدا دوازدە لەوانەیە جارێشتر بە کەیفی خۆیان بیگۆڕن ترس لەوەیە کە پشتی هەرێمی کوردستان وەک خۆی نەدرێت سەرژمێریە گشتی ئێکش یانێ واجبێت حکومەتە فدرالیە بکەتن جێداخەیە بە چەندین ساڵە نایەتەکردن چاوەڕێنە هەر ساڵ بێژن نایەتەکردن و سەدیارە ماترسیە تێن احتیمالە تایبەت هەرێم یا مزەڕەش بێ چەندێ و دا پشکا بوو جە هەرێمیژی احتیمالە سەروی ئەساسی بێتە بوو گۆهارتن
لما هم بردام دا فکر کن او بابت سرجمیاری بیت انجام دان عراقی عراق هجت بابت امنی و بابت سیاسی که هجت و آواره نجی خونه افشت هنت که هجت بس راستی بری آواره جیه بن بری داعشی جهر افشتنها که کرن نل سالا 4 و 5 و حطانه کن انشالله هم دی هول دنکو او بابت آزری نوه و پیز دی بابتی بحث کن وری انشالله بهتا کرن وان سال بید باش دکتۆر خەلیل کە هاتمە دهۆک فلێکسێکی یەکجار زۆری تۆم بینی باشە لە هەر شوێنێکا بینی تەنانەت لە چێش ناوی تۆ نووسراوە پارێکی زۆر سەرف کردووە والله يعني نالها زور نبو فلێکسێکی زۆرە والله باشە ئەس نزانم هەتانو کە چاوانە چونکە ئەمارە بێژم بینە و ئەوەندەی دهۆک گەڕاوم بینی لە هەر شوێنێکا ناگەمەرەوە باشە بس زۆر خەلکاری متکەتن یا ڕاستی یعنی هەری کاریا منیا هەیە یعنی باژی فەرمانبەرم یعنی ئەو شیانت ئەو تزانی سنووردارن یەتشولی بەس هەواڵ و دوست و برا و کەس هەنە یعنی خەرکێکی هەیە هەری باش لە عێراق بێکاری هەژاری ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت لە کاتێکدا پارەیەکی زۆر لە عێراقا هەیە داهاتێکی زۆر لە عێراقا هەیە باشە چی ئەەکەن بۆ ئەوەی ڕێژەی بێکاری و هەروە هەژاری کەم بکەنەوە لە عێراقدا یەکەم خاڵە گرنگ بۆ کێمکردنا بێکاریە ئەوە بەژاندنا کەرتی تایبەت کەرتی تایبەت بیاوەکی منافەسێدا شول بکات حتا کو بشێت گەشی بکات و بشێت ئەو خەلکی بێکار وەکێشت احتیمال سەر دەستگەهێن حکومەتی سنووردارە حتا حەدێکیە زەتر نەشتن تڤیا کەرتی تایبەت حکومەت پاڵپشتیایی بکەتن یە دارایی یاسایی هەمی شکلا بیاوێ وە بەرهێنانێ خۆشکەتن کو سەرمایەدار حڕیەت و ئازادانە شول بکەن هەمی بوارەدا دا بشن خەلکی کار بخن و دیسان شلایکی دیوه باج و ئاستەنگ بێنە دانان دەربەست بوو بۆ هێزا کاری ئەوەش دەربەت هێتن دا کو منافەسێل گەل هێزا کاریانە خۆی نەکرد باش دکتۆر ئەچینە نێو خەڵک ڕوبەڕووی پرسیاری خەڵکت دەکەینەوە با بزانین خەڵک چ داواکاریێکیان لە بەڕێستان هەیە حاضرم فەرموو با بڕۆن فەرموو دکتۆر خەلیل کاندیدا بۆ پەرلەمانی عێراقێ ئەو مامۆستای زانینگە هەیە دبواری ئابووریدا باشە داخوازێت هەوڵ چنە دکتۆریک و بۆ هەوا بکەتە بەغدایە تایبەتیش ئالی ئابووریڤە خێر هاتن سوپاسیا دکتۆری جیتکەین ڕاستی پێ خوشحاڵین کەسانێت وەکی میناکێت وەکی دکتۆری ئەڤروکە خواهاوێتیت وی مەجالیدا بشێن خزمەتا مە بکەن خزمەتا تەخۆچینە جدا جدایت وی وڵاتی بکەن ئەم سوپاسیاوات کەین کەسانێت وەکی وی نەبن کەسێت عادی نەشن شەڕێ مەد گەل بەغدا بکەن وتە چی بکەت شەڕ ئەڤروکەت گەل بەغدا شەڕێ ئابووریە سەرانسەری جیهانێ شەڕ ئابووریە دێت شەڕێ ئابووری دا بسەرکەوی دێت شەڕێ سیاسی دا بسەرکەوی دێت شەڕێ سەربازی دا بسەرکەوی چی داخوازی هەیە کو بیتە پەرلەمانتەر چی بوو هەوا بکات چی بوو کووردا بکات و دێمە پێ خوشحاڵین ئەو جامێری بیتە پەرلەمانتار نەچی تاوێرە هەمووی داخۆرە بێشتێ پارێت خودێ وایگرم و دێچم و خلاص چوو نه شەڕێ ئابووری یا ئاختنی هەبێ گاوێ دنیا یا پێشکەتی یا کەتیە پەرلەمانتارێت نەبوو چە چنەوێری بوچه دفاع الملت خوب کرد بس تو زای مسئله کرد دفاع کردستان خوب کرد دفاع کردستان کو به حزب کرد دفاع آبور کردستان کرد دفاع کلتوری خوب کرد دفاع ازمان خوب کرد دفاع خواندن خوب کرد دفاع چیات خوب کرد دفاع هر تشکیلی بکرد نه ما چی تغییر بیشتر اول از آتیا بیرا خالقی دنگی خوی دمی خالقی چی نبینی تابه لازم هر بیت نوف خالقی کدو وقتی به خود که جامعه رف خالد مثلا دیویژنی خالقی دو که او کورد و دو که زانی که ایش و آجال بی ملتی که چنه باشه پەرلەمانتار هەیە وعدای هەموو پشتینگە چییە و هەوا هەر نەدیتە یه هات یا نوف خالقی که دوش یه های شویت خوشی بجه بجه کری یه های نه لای سری خود سکوت کری یعنی نه دای کبید یعنی نپویا ئارمانجا تە چێ کوتی دێ چێ بەغدایە باشە هەندێک بێژن پەرلەمانتار دێچنە بەغدایە دێ gelek سوزادەنە خەلکێ وان سوزا ئێکیژی بجیناینێ
ئەولیکا بوو من یاد وێژیت بێژن بۆ چت چند بوو بەریکێت خۆ چندە چند بوو پارێت خو وەرگرن خو زەنگین کەن سەر حساب خەلکی و دێنەوە ڕاستی یعنی کەلتورێکی وەسا هەبووە بەس ڕاستی یا من احتیمال ئەوێت من نیاسن جێ شولێ من ئەوە 28 ساڵە زانکوێ حتا گەشتمە لا پرۆفسۆریە سەربوریە من زانینا من ئەس ئومێدم و دەنگی وان ئەس بشێم کار بینم وێرێ خزمەتا بی ملەتی بکەم چ تشتی دیم بەرنینە وەکو دی من چکێ ماسی دی شخصی بکول ژیانێ دانینن وازیفەمەش گەلێکە خۆشیانەکە بەس ئەوادی شەڕێکی مازنە زانم دیبارێ منێ گیران بیتن بەس خەلکی منێ مستحق ئەس بێ زەحمەتێ بوو بم دکتر شلای بیکاریه و چند گرینگی دا وی لایانه هنه کو بیکاری کم ببیتن زایدن که او یاسان او کارنامت اینه در اخستن ده چند برجواندی و کریکاری مدابن و ده مافیتو اینه پاراستن دست خوش والله راستی یعنی برنامه کاری من سه توره سرکی پکتید توره ایک شوانا جی بابت بیکاری تابت یگنجان و درچوی زانکو پی خدا بروانا گشتی یلک خالن لوازیت هن سیستم ریبرنی العراق و دفمه او کو خلکی ما گنجت ما دلیون کاری نابینن جبر ایک پشتوانی وانی نبو پروژن بچیک اب خوب خواه کن یا دوی هاتنا کارکری بیانیش در و پروگرام که کرد تسر من هی بوی چندی از شیم ده انشالله ده که پشتوانی بن از ده بهز سربی بابت نشون کن چون نیک من داوین کرنا پتوین جیانه با هر مروه کی گله گرینگ ترش همی بابت دی تا چه دخوازک لیه من باز دو بسیاره تیجان یک برنامه‌ای چه تایبت بو بیکارا تخا بیکار یا دوی اوی چه برنامه هیا بورک خستنا سیستم دارایی عراقی تمام پرسا اکی از بیشم اکی پرسا کلی کرمو از خوازم پرسا دوی برسه بله خر سیستم دارایی عراقی خال لوازت دهیشوان نپیگیری هندک خال دستوریت کو وکیل بیژن حکومت فدرالی و قانون اداره مالی و بودجه یعنی گلک صلاحیات هایی نداینه هرمه و هرم تایبت هرم کردستان ببار و اش گلک شایسته انشالله ده حال دن کو سروی بابتی پرشدی شول کین و بشیم گین انشالله آرمانجبات خدمتا گل ولات مدام تمام هم سربلندیه که ما مستمین زانکوی بو و درس دانیمه بس آیا کسک دیشید از 300 کس سالویره حتی بشید آبوری پیس کرد یعنی کسی که بچید برانبری 300 دیشید آبوری ما پیس کرد بله الپرلمانی شول یاسایه اگر تا شول خود تا قانون درست خوان تا درست تا دارش درست تا نهلا خالد خراب سر تا بورینن ویدمی هگر بدنگاجی سر تا بوران توشی محکمه فدرالی شکایت بکی تو نهلی سر تا مافتا بیت خارن بس اگر تجی خومت کرد تا گود بلا اكيد مفتر اس ان شاء الله يمن نياسن يل مشول كيران مثل نياسن طبيعتي من شولي اس ان شاء الله وقدر قبلناكم واز هجر كس يجيب منكر از الميديا بيجم اف غدرات يكرنو من اف محاوله كرنو بيچنا تبع ساندت كنت قلت من يدو برسار الدكتوري هم زان برسار تشنا الدسبك بخلنا دكتوري تيان كوبونا بازاري كانديد بارتي ديمقراطيك كردستان جماره 23 کارو چالاکی دکتری چنه اگر هاتو در کرد و پارلمان بغداد خاصتا تخا گنجا جبو گنجا بله جبو گنجا تمام دکتر دی چی جبو گنجا کی اشتباهی کردی تایبت و وان ریک کارا داو ما بس تمن گنج بعامه بو عراقي هميه اس دید نامن وک آبوری ناس تنه ریک بو دامزراندن و کارخستنا گنجا وجاندنا کرده تایبته اشتباهی کرده تایبت پروژه و برهنانه دیوگت کو گنجت ما کشته شدی مرجکی ریک و بربست بین دانان بو کارگر بیانی بنویره تایبت یعنی الا هندک وار هنی کو ما لای تکنیکی یعنی کارگر بیانی سببش بو کم بونا کاری ایک سبب وای بله مثلا ما هریما کردستانی نبز بود جا مثلا ما گله دشمنه تین خلق گله خلطت گهن
ما مالا خو خراب کردی و ما ایش دی خراب کردین اگر خود حس کرد پارتی دموکراتی کردستان او بشه داعش بشکنی دشت هر تشتکی جی بومکت ابروکت قلم خوب ابروکت شر قلمیه تو کاندید پارتی دکتور دیچکی اكيد بارتي هيزا كمازن دادم بشين بارتي بشين بتر هيز شول كين بغداد سانغا بارتي بمجوا بارتي حاضر يا بارتي وان شاء الله دي آینده که باش بو خلقی هبیتون ام شين به هيزه کار كين بغداد شر ياساي بكين شر دستوري بكين قال خلقي كيكو دجي برجانديت نابن تلفت او بوتا شبكات مدفت از تشتكي بيجي مدفت بكاتن هكر سيدا بچيتن بيروز بيتن حوالي ديف خدا عفو حوالي ديف خدا شرمزار نكاتن توت مگاشتي مش بودا بله از دي خوال بجيرم از حريات اخو بمسي كدو خلقك ابشم جوابا خلقك يبدم يعني تدد واسطاي في وابا خدماتي بكات نكو بي تبيني مثلا علمك بس رخنه لي بقرد بلو بيننا خلقه كده ايش وزارة خلقي يعني ناينا نوف خلقي تكي ديت يا ايش شو عندهم برلمانك ديت يا نوف بازاري دا نين باشا دكتور اگر تو در چوي ده و نوف بازار راستي افناي قوتي يعني او يعني ملاك يحققته كما بحث كذي دائما اس باري پشت خو گران کمی بری من بارم نگیران کردی خلکی مد بیا بزانیتن از هیچ پارلمانی سر قانون شد کم جنابت اس وعدت دم خلکی وعدا وعد تشتكي قالك مني حرام كل دسبيك وشرفه مني قلت ابد وعيك وعد مني هاي خدش مبينة اسفير بشم او مزاني اسفير بوم علمي خو سربور خو شو اللي مكري الوير بكار بينم ان شاء الله از بشم خدمه داخل كيف كم دكتور تو آماده پشتی هلبجات نتو به ناوی بازاری از اوسی سالت وظیفه دا عندي نم رقم خو قهرتيه نه تلفن هم جواب ندای ان شاء الله زهر وصاب از هروجي نفسي كات گرم نو خلكي ودي هر وكم ان شاء الله تدوید باخوی والله ما ادري باخ چی داخواست دکتوری هي خودی داخواسا سرکی داخواست سرکنی بود کم سرکبی و داخوازش کم وقت داخلی پارلمان عراق بود در حق کردستان بود وقت از بحث خود کم وقت مال بادک شهیدا از برای 4 شهید و نم از کره شهیدی ما و از پی کفتی مجین یعنی منو هزاران پیشچاف بینین ولی بروانیا کو تند شما فکر گلب دعوه حقی کرد کرد اما هذا نه هم كنت بيش تشتري هم بس صار كرسي بيت وكي قالكو هيش 4 كلمه بالتلفزيون كنا خفتنا تمام بزايم دكتور دي چی بو هوا کرد دكتور چی بو هوا کرد تایبتی يقول هم برای 4 شهیدان ما کره شهیدی ما او هزال او هزال ترفيه بهزت ادمنكو اس شيان هذا اس او تشتمي اس كما وعد سركو وشجر رصصتي نجم واجبه اگر چون بغداد کسی تو صابین نبیره خواه ان شاء الله دي يعني لا اورج بيت ان شاء الله دي بين وكواه الذكري ادي الفيري صوتان ضروريه بو مهمات دا ام داش واسطه خلاص ببین دا هيا قوتي ابد بياني مؤامرتي بيانيه خارجي دا چو ظلم زورداريه المناكن ضروريه ام اهتمام او کسی وکو بو في ملتي باج بتونه خرابي ملتي بتونه مصلحته في ملتي بتونه بيت يعني هيا قوتي ام جل اهتمام بكين وام نص صايب بكين ام جابت خمنقين انا كم عندي دي عيبه بو ما ام بيكذلون نبي عيبك عيبه هرن صوت النبي كذي وكو ظانا بو في ملتي بكرهاتي ومصلحته في ملتي دنا خير في ملتنا لەگەڵ دکتۆر خەلیل چوینە بازاری شاری دۆهۆک ئەلێرەوە ڕوبەڕووی پرسیاری خەڵکمان کردەوە ئێستا با بزانین دکتۆر هەم بانگەشەیەک بۆ خۆی بکات هەم بەڵێنیش بە دەنگدەران و خەڵکی هەرێمی کوردستان بدا دکتۆر فەرموو از پروفیسور دکتۆر خەلیل غازی دوسکی کاندید ژمارە 23 سەرلیستا پارتی دموکراتی کوردستان بازنا ئێک دهۆک ئامێدی بۆ ئەندامەتییا جوهاتا نوێنەرن عێراقی ez sozet dem zanîn û serborê xwe dwarê aborî da kar bînim û hêz li Bexda kar bikim
بۆ دابینکردنا ماف و شایستێن هەرێما کوردستانی یەک یاسایی و دارایی و سیاسی دیوید که ام دنگ خوبدن من دا بشیم پێزەکە پتر بەغدا وان مافا و وان وعدا جێبەجێ کرد. دکتۆر کۆمەڵێک بەڵێنی داوا لێرە کە چی دەکات لە بەغدایە ئەگەر بووە ئەندامی پەرلەمانی عێراق ئەو کات دەبینین دکتۆر تا چەند بەڵێنەکانی خۆی بردۆتە سەر بشم بورن لێرە لە نێو بازارە بە کرمانجی قسەم کردووە لەوانەیە لە نێرومەیە هەندێک هەڵام کرد بێت لە دەستپێک لەگەڵ ئەو پرسیارەکانم بە سۆرانی بوو بەڵام لێرە لە نێو بازارەکەیە بە ئیجباری کرمانجی بۆی زیاتر لێک تێک بگەین تا بەرنامەیەکی تر کاندیدێکی تر هەر لە خۆشی دابێت.